دوای کە چەکدارانی حەشری شعبی بەبێ تەقە هاتنە ناو قەزای مەخمورەوە بەڵام دوایەوە کە هاتنە ناو قەزاکەوە ئێستا ئەمنیەتی ناو قەزاکان تەسلیمی پۆلیس کردووە ئێستا وەکو ئێوە دەبینن ئەمە پۆلیسی عێراقی ئەمنیەتی ناو قەزاکە دەپارێزێت هاوڵاتیانیش پەیتا دەگەڕێنەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆیان وەکو ئێستاەوە دەبینن ئەمە گەڕاوەتەوە خاڵۆ لاولێر تۆ هاتیۆ بەێ بۆچێ هاتیۆ ئێرە والله برام هیچ وایەتێکمان نما گوتیان قسەی لەگە خەرچی ناکەن و مەشاتین و ناو ماڵ و عاری خۆمان پێیان گوتی کە دۆخەکە ئەمانە ئاسایشە و هیچ لە گۆڕێنی و هاتین و ئێستا وڵی بە تەواوی هیچ لە گۆڕێنیە تۆ لەکوێ دێ لە هەولێرە برایەکەم بۆچی گەڕایەوە وڵی برام شارەکە ئارامە و ئاسایش و پێشمەرگە و جێ شێراقی وە لە سەیتری پێکەوەنە چێ پێ ڕاگەاندی کە شارەکە قەزانیمان و لەوان دژگەڕینەوە پێیان بۆ سەرچاو بۆ ئەوە کە قەزاکە ئارام و داوا لە وڵاتانی شارۆچکەی مەغبور دەکەین هەموو بگەڕنەوە سەرمار و عاڵی خۆیان لە ڕگەی پێیان و زانیتان قەزاکەی پێیان و زانیمان بەخۆی ساعتە هەندێک دەبیتن زانیم و یەکسەر سوفمە ساریدا گەڕامەوە چی بە پێیان دەڵێ پێیان دەڵێ ڕماڵێکیان لێ دەکەم زۆر دەستخۆشیان لێ دەکەم خەڵکەکە بگەڕێتەوە سەرمار و عاڵی خۆی داوا لە خەرچیش دەگەین بگەڕێتەوە هیچ شتێک لە گۆڕێنیە تەنها هێزەکە هاتیەوە هیچ مشکلێک نییە ینی غەدر لە خەرب بکەن و بابێن و ماری خوان لە پەیامیش دیتمان سعات نازم 12 بوو 11 بوو شتێکی بوو گوتیان بکەنە پەیام و ناو مەخموری پیشاندا لێ ێش گەڕاینەوە هیچ دەگۆڕێنێ و ئینشاڵڵا خەرک دەگەڕێت ئەو هاوڵاتی ژوا دیارە گەڕاوەتەوە تۆ لەکوێ دێ وەڵا لە هەولێرە دێمە بۆچی گەڕایەوە وەڵی گەڕامەوە ماروانم لێرێ دەستپسارێکی لێرە دەم بزانم چە هەیە چنیا و چۆن زانیت ئێرە ئارامە وەڵی لە تەلەڤیزیۆنی دیتمانەوە ڕگەی پێیان و زانی بارێ تەمەشامان کردێ وەڵی هاتو چۆ هەبوو گوتمان با بچین و بەڵێ دەستەکان خۆش بەڕێزم تۆ قسەمان بۆ بکەیت لەکوێ دەی وڵا لە زورجی ئاوەرەی دەوروبەری هەولێر بەێ چۆن زانیت کەش و ئالۆزیەکە کەش نییە هاتە ئالۆزی نییە لە ناوچەکە وڵی لە تەلەڤزیۆنە لە مبایل چتی لە فەیسبوک زانی ماگۆدا هیچ لە گۆڕێنێ بڕن و مارە خۆتان لە ڕگەی پێم ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پێم لێرە لەو کاتێکە حەجی شعبی هاتێتەوە قەزاکە ئێمە ڕووماڵ دەکەین و ڕاستەخۆی گوازین و کە هیچ گرج و ئالۆزیێک دروست نەبە ئایا لە ڕگەی پێم ئێوە زانیتان کە گرج گوتیان هیچ نییە وەرن و مارە خۆتان و هەر وچی قەدیم و گوتمان باش دەستەکانتان خۆش بێ بەڵە خۆشەویستان من دەمێ ئاماژە بۆ کەم کە وەکو ئەو هاوڵاتیانش ئاماژیان پێکرد ئێمە وەکو تیمی کەناڵی ئاسمانی پێیان لە چرکە ساتی هاتنی چەکداران حەجی شعبی لە ناو قەزاکە بووین لە پێشووتریش لە ناو قەزاکە بووین کە هێزی پێشمەرگە قەزاکەی چۆل کرده بوو بەڵام ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پێیان وەکو تیمی کەناڵی ئاسمانی پێیان لە قەزاکە هەرما بووینەوە هەروە ئێمە ڕووماڵی قەزاکەمان ئەکرد بە چۆلی کە هیچ هێزێکی سەر بە کوردستانی لێ نەبوو دوای ئەوە کە چەکداران حەجی شعبی و سوپای عێراق هاتنە ناوچەکە ئێمە هەر ڕووماڵمان کرد و هەروە پەیاممە بە خەڵکی ڕاگەیاند کە لە ڕێگەی پەیامەوە کە بگەڕێنەوە بۆ قەزاکان دۆخەکە هێمنە هیچ گرج و ئالۆزیێک دروست نەبە بۆی ئەوانەش ئاماژە بۆ دەکەن کە پەیام بۆتە سەرچاوە بۆ ئەوان کە بزانن کە قەزاکە ئارامە و هیچ گرج و ئالۆزیێک دروست نەبەوە دیارەوە سیارەی تریش دێن بۆی کە بێنەوە ناو قەزاکەی خۆیان تۆ لەکوێ دێی چۆن زانیت دۆخەکە ئارامە وڵا لە کەناڵەکانی ڕاستە و خۆتەمەشا کەناڵێک زانین لە پێیام زانیدیا خۆ لە چ کەناڵیش وڵا لە کەناڵەکانی یەک دوو کەناڵی خۆمان بەر پەیام و کەێنوانە بینێ خەرکە دەتوانانی بگەڕێتەوە بە ئازادی خۆی ئێستا تۆ پەیامت چێ بۆ هاوڵاتیانی کە ماون تاو کەسە نەگەڕاونی وڵا دەتوان بگەڕنەوە خۆتان دەبینن شارەکە ئارامە هیچ مشکلێک نییە هیوادارین هەموو بگەڕێنەوە سە چێت تۆ خاڵۆ هیوادارین هەموو بگەڕێنەوە ئارامە هیچ لە گۆڕێنیە بەڵێ دەستان خۆش بێ واتە پێیان وای کرد خەڵک بگەڕێتەوە بەڵێ دەستان خۆش بێ ئەم هاوڵاتێ دەڵێ پێیان وای کرد کە خەڵک بگەڕێتەوە تۆ لەکوێ دەی لە هەولێر چۆن زانی دۆخەکە ئارامە هیچ گەناتی پێیانمان دیت بەڕاستی گوتمان خەرچ مەخۆمە ڕاستی عایلەمانەوە هەموو ئاواکردی دەبەر وەزعکردن نەمازانی بزەبت کووە واتە لە ڕێگەی پەیام و زانی دۆخەکە پێیامەوە لە الحەمد بەڕاستی لە ڕێگەی پەیامەوە مباشر بوو هەموو خزمکەسەکانمان چێ بۆ پەیامە وەڵاهی دەستخۆشتان لێ دەکەین و ئەمە یەکەم بار خەرچی مەخمورینە و بارلۆی مەخمورینە دای حاجی تۆ قسە چییە والله خۆشەتین بوو چمان دەوێت سەلامەت بن ئینشاءالله خدای باش بێ لە هەموو لایەکمان مەخمورەمان لە ئەوە لە مەخموری گەورە بوونە هەر مەخموڕمان پێخۆشە ئەمە لە مەخموری گەورە بووینەوە کاکە ئێمە لە نزیک قایمەتین ئەوە هاوڵاتیان دەگەڕێنەوە پەیتا بۆی کە بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان و هەروە حەجی شعبی و سوپای عێراقیش لەم بەری وەستاون هیچ گرجی و ئاڵوزێک تاوکو ئێستا ڕووی نەداوە لەناو
قەزاکەش ئەمە دەکەوێتە دەروی قەزاکە چونکە بارەگای قایمقامیەتی مەخمور کەوتەتە دەروی قەزاکە دەتوانین بڵێم ئێستا ئەوانە لە دەروی قەزاکە حەشدی شعبی لێ بەڵام لە ناو قەزاکەدا پۆلیس لە ناو قەزاکەنەوە هەروە ئەمنیەتی ناو قەزاکە دەپارێزن وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان